پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ بەکەمی مەزانە ئەگەر قسەیەکی چاک پێکەنینێک ئازەردەخەنەیەک تەوقەیەک لەگەڵ مسلمانێکە بەکەم مەزانە مسلمانێک بێتاقەتە لە شتێک تۆ تەشجیعیکە مسلمانێک تۆزێ قەرزارە حاڵەکەی خراپە موچە دوا کەوتووە خوا کەریمە ئینشاءالله موچەیشتیە ئینشاءالله خوای تعالی ڕەحمان پێکە ئینشاءالله خوای تعالی کوردستان بەرەو باشتر ئەبا بێئومێد مەبە دڵی خۆشکە ئەمە زۆر گەورەیە لای خوای پەروەردگار مسلمان هەیە جاری وا هەیە ئەڵێ ئەم دنیای ڕمێهاتە بان سەریا کاتێک تۆ تەوقەی لەگەڵا ئەکەیت و بە گەرمی و بەدەمیەوە پێ ئەکەنیت و باوشی پێ ئەکەی ئیتر ئەم خەمەی ئەڕوێتەوە خەم و خەفەتەکانی کەمە بێتەوە ئەمە زۆر گەورەیە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه و سلم ئەم شتانە بەکەم مەزانن سەحابەی کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی پێغەمبەری خوا کارێکم پێ بڵێ لە دوای تۆ پرسیار لە کەسی تر نەکەم فەرمووی ئازار لەسەر ڕێگای مسلمانان لابە اعزل الأذى عن طريق المسلمين يعني زور قولي ام حديثات طبعا امامي مسلم يقريته يعني ما بيري لي بكرو لا داني آزار حرام منها او دايخم باس يشترناكم آزار لسر رقاي مسلمان لات بيري لي بكرو آزار لسر براي مسلمان لات بيري لي بكرو چن آزاري دم چاو وانيا قيت يشك دم چاو إيش مسلمان وهاي تقول لك طيب هيك شنو أشتكي بس على خطوة بيبدم شاودي تيكاو بركة أولها وسلامي لنا كي تلوتا كي تولها أما أزاي كان أزاري ضلي هذا أزاي كان يعني شيء هي لقلتوها يا آخر شيء كان هي وبركة أولها لوتا كي تولها يا مثلا بون منقصيك كي ضلي أشكيني يا غيبتي كي يا باسي عشرة كي يا باسي نازان شيء كي كاكيان بو أزاري مسلمان أدن أم أزارنا هذا أجر نتواني شاك بلي أزارك هذا خوي خيره ئازار بەدەست براینە ئێستا تۆ لەبان ئەو جادە شوشەیەکە بینی شکاوە شوشەکە گردەکەیتەوە ناو تەنەکەی خۆڵەکە بزمارێکە بینی لەبان ئەو جادە لەبەرەوەی نەچێتە تایی سەیارەی مسلمانێکە بزمارەکە لە ئابەی ئەڕۆیتە سەر ئاوی مزگەوتەکان یان هەر ئەم مزگەوتە نا لە هەر شوێنێک سەر ئاوەکە سەیرەکەی کەسێک دانیشتە نەفامە نازانێ و جوانی دانەنیشتووە بۆنی تێ ئەو ناوی پیسکرد لەبەر خاتری خوا مەسینەیەک ئاو پڕەکەیتەوە ئیکەیتە شوێنەکەی پاکەکەیتەوە يعني درجاك زور فراوانه حسك بچتە باش ئەوە گشتی مسقالە زەڕ بچۆ باش